سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەممە 1/1/2025تان پێشکەش دەکەین. سەرەتا سەردێری چەند هەواڵ. راپۆرتی ساڵانەی کۆلبەر نیوز لەسەر کوژران و برینداربوونی کۆلبەران لە 2024. راپۆرتی ساڵانەی پێشێلکرانی مافەکانی مرۆڤ لە ساڵی 2024 لە کوردستان و ئێران. ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی دەست بەسەرکراو لە شاهیندێژ. گیانبەختکردن و برینداربوونی 11 شەڕوانی یەپەگە لە قامیشل و حەلەب. کۆبوونەوەی کرێکەرانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان. ناڕزایەتی پەرستەران لە نەخۆشخانەی گاندی تاران. کۆبوونەوەی کارمەندانی جیهادی کێشاوەرزی لە خۆراسانی ڕەزەوی و ناڕزایەتی خەڵکی عێراق لە ئەس سووتاندنی مازۆت لە وزەخانەی ئەو شارە. راپۆرتی ساڵانەی کۆلبەر نیوز لەسەر کوژران و برینداربوونی کۆلبەران لە ساڵی 2024. بەپێی راپۆرتی کۆلبەر نیوز لە ساڵی 2024 زاینیدا بەلانی کەم 345 کۆلبەر بە هۆکاری جیاواز لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کوژرا و بریندار بوون. بە پشت بەستن بە ئامارەکانی کۆلبەر نیوز لە ساڵی 2024دا سەرجەم 345 کۆلبەر لە ناوچە سنووریەکانی ئازەربایجانی غەربی، کوردستان و کرماشان بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕەژیم، ڕۆنۆی بەفر و سەرما، تەقینەوەی مین، کەوتنە خوارەوە لە بەرزایی و ڕووداوی دیکە کوژرا و بریندار بوو. راپۆرتی ساڵانەی پێشێلکاریەکانی مافەکانی مرۆڤ لە ساڵی 2024 لە کوردستان و ئێران. ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو ئامارێکی ناخەژێنی لەسەر پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی لە بواری مافی مرۆڤ لە ساڵی 2024 زاینیدا بڵاو کردوەتەوە. بەپێی ئەو ئامارە 901 بەندکراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامی لە سێدارە دراون، 57 هاوڵاتی قوربانی تەقینەوەی مین و پاشماوەکانی شەڕ بوون، 22 بەندکراو لە بەندیخانەکانی ئێران گیانیان لەدەستاوە، 1235 کەس لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکراون، هەروەها 33 چالاکی سیاسی و ناڕازی سزای سێدارەیان بەسەردا سەپێنراوە، 468 چالاکی سیاسی بەسەرجەم 1684 ساڵ و 8 مانگ و 20 ڕۆژ بەندکران مەحکوم کراون، 94 ساڵ زیندانی تالیقی بەسەر چالاکانی مەدەنیدا سەپێنراوە و 2547 زەربە شەلاق بۆ کۆمەڵێک زیندانی دەرچووە. شانی باسە کە لە ساڵی ڕابردووی زاینیدا بەلانی کەم 182 ژن لەلایەن بنەماڵەکانیانەوە کوژراون. ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی دەست بەسەرکراو لە شاهیندێژ. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، چارەنووسی دوو هاوڵاتی خەڵکی شاهیندێژ بە ناوەکانی دیاکۆ محەممەدی و سۆران خزری پاش دەست بەسەرکران لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی یەکشەممە نۆی بەفرانبار دیاکۆ محەممەدی و سۆران خزری لەلایەن ئیدارەی تڵاعاتی ورمێ لە شاهیندێژ دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزران. لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا بنەماڵەی ئەو دوو شارۆمەندە چەند جار سەردانی ناوەندە ئەمنی و قەزاییەکانی ڕژیمیان کردووە، بەڵام هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانیان بەردەست نەکەوتووە. گیانبەختکردن و برینداربوونی 11 شەڕوانی یەپەگە لە قامیشل و حەلەب. ڕۆژی سێشەممە 11 بەفرانباری 1403 شەڕوانێکی ئاسایشی نێخۆی قامیشل و 3 شەڕوان لە گەڕەکی ئەشرەفیەی حەڵەب لە هێرشی تۆرۆریستان گیانیان بەخت کرد و 7 شەڕوانی دیکە بریندار بوون. هاوکات لەگەڵ تۆپبارانی گوندەکانی دەوروبەری کۆبانی و منبەج لەلایەن ئەرتەشی تورکیەوە چەکدارانی داعش لە شاری قامیشل و هێرشیان کردوەتە سەر بازگەیەکی ئاسایشی نێخۆ لە قامیشل و شەڕوانێکیان شەهید کردووە. لە گەڕەکی ئەشرەفیەی حەڵەب تێروریستانی سەر بە دەوڵەتی تورکیا هێرشیان کردە بازگەیەکی پشکنینی شەڕوانان و لە ئەنجامی ئەو هێرشەدا 3 شەڕوان گیانیان بەخت کرد و 7 کەسی دیکەش بریندار بوون. کۆبوونەوەی کرێکەرانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان. ڕۆژی سێشەممە 11 بەفرانبار کۆمەڵێک لە کرێکەرانی ڕەسمی شاغڵ لە شرکەتی فەلات قارەی لاوان بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەوی معیشەتی کۆبوونەوە. کرێکەرانی ڕەسمی نەوت لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست،
وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی لەسەر کارلابردنی بەرپرسانی ناکارامە، گەڕانەوەی ئەو بڕەپارە کە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پرسنلی نەوت و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکەرانی نەوت بوون. ناڕزایەتی پەرستەران لە نەخۆشخانەی گاندی تاران. پەرستەران و کادری دەرمانی نەخۆشخانەی گاندی تاران ڕۆژی سێشەممە 11 بەفرانبەر لە ئەزدۆخی خراپی پیشەیی و معیشەتی ناڕزایەتیان دەربڕی. پەرستەران لە کۆبوونەوەی ڕۆژی ڕابردوویاندا خوازیاری چوونەسەرەوەی تعرفەی پەرستاری، کەمکردنەوەی سەعاتی کار، زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەی، پەرداختی کارانە و ئیزافەکاری، دامەزراندنی هێزی کاری نوێ و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. کۆبوونەوەی کارمەندانی جیهادی کێشاوەرزی لە خوڕاسانی ڕەزەوی. کارمەندانی شاغڵ لە ئیدارەی جیهادی کێشاوەرزی خوڕاسانی ڕەزەوی ڕۆژی سێشەممە 11 بەفرانبەر دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. کارمەندانی جیهادی کێشاوەرزی خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی تەکمیلی بوون و داوایان کرد مەزایە بڕاوەکانیان وەکو سەنەوات و پاداشتی ساڵانەیان پێ بدرێت. ناڕزایەتی خەڵکی عێراق لە ئاست سوتاندنی مازۆت لە وزەخانەی ئەو شارە. ڕۆژی سێشەممە 11 بەفرانباری 1403 کۆمەڵێک لە دانیشتوانی شاری عێراق دژ بە سوتاندنی مازۆت لە وزەخانەی ئەو شارە و پیسکردنی کەش و هەوا ناڕزایەتیان دەربڕی. خەڵکی ناڕازی عێراق ڕۆژی ڕابردوو بۆ سێهەمین جاری بەردەوام لەسەر شەقامەکانی ئەو شارە ڕێپێوانیان کرد و بە وتنەوەی دروشم خوازیاری کۆتایی هێنان بە سوتاندنی مازۆت لە وزەخانەی ئەو شارە و بایەختان بە تەندروستی دانیشتوانی ئەو شارە. دەست بە سەرکرانی مجتەبا مقەیسە لە سەبزەوار. ڕۆژی سێشەممە 11 بەفرانبار مجتەبا مقەیسە بەندکراوی سیاسی پێشوو خەڵکی سەبزەوار کە بە تازەیی لە زیندان ئازادکراوە بۆ جارێکی دیکە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکرا. بەپێی زانیاریەکان مجتەبا مقەیسە بە فەرمانی دادیاری دادگای انقلابی سەبزەوار بە ناوی قازی حکومابادی دەست بەسەر و ڕەوانەی زیندانی ئەو شارەکراوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی دووبارەی ئەو چالاکە سیاسیە لە بەردەستانیە. ڕێژەی ناڕزایەتیەکان لە ساڵی 2024 زاینی. بەپێی ئاماری تۆمارکراو لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ساڵی 2024 زاینیدا بەلانیکەم 2231 جار شارۆمەندانی ئێران بۆ گەیشتن بە مافەکانیان لە 31 ئۆستانی وڵات خۆپیشاندانیان کردووە. لەو ڕێژەیەدا 1217 بابەت کۆبوونەوەی سنفی، 701 بابەت کۆبوونەوەی کرێکاری، 145 بابەت کۆبوونەوەی شارۆمەندان وەکو ماڵدەزراوانی بازاڕ و بۆرس، 94 بابەت کۆبوونەوە بۆ ئازادی ڕادەربڕین، 36 بابەت کۆبوونەوەی خوێندکاری، 1 بابەت کۆبوونەوەی فەرهەنگی، 1 بابەت کۆبوونەوەی کەمیناینیەکان و 36 بابەت کۆبوونەوە لە بواری ژینگە پارێزیدا بووە. هەروەها 1373 مانگرتنی کرێکاری و 62 مانگرتنی سنفی لە ساڵی ڕابردوودا تۆمارکراوە. بڕینی یارانەی 8,500,000 کەس لە دەوڵەتی پزیشکیان. سەرپەرستی ڕێکخراوی هەدەفمەندی یارانەکان ڕۆژی سێشەممە 11 بەفرانبار ڕایگەیاند یارانەی دەهەکانی 8 بۆ 10 لەلایەن دەوڵەتەوە بڕاوە. بەپێی ئەو راپۆرتە بڕیارە یارانەی نەقدی 25,500,000 کەس واتە 33% جەمعیەتی ئێران ببڕدرێت. مانکی خەزەڵوەری ئەمساڵ وەزیری کار، ڕێفاه و تەعاونی کۆمەڵایەتی ڕایگەیاند بوو کە یارانەی ئەو خێزانەی داهاتیان زۆرە دەبڕدرێت. بەدوایەوەدا مەجلیسی کۆنەپەرستی ئیسلامی لە یاسای بودجەی ساڵی 1404دا دەوڵەتی ئەرکدار کردووە بۆ ئەوەی یارانەی کەسانی پڕداهات ببڕێت. هەرچەند هێشتا دیار نییە ئەو کەسانە کێن کە یارانەیان قەت کراوە، بەڵام پێشینەی کۆماری ئیسلامی نیشانی داوە کە دەوڵەت تەنیا دەسەڵاتی بەسەرچینی هەژاری کۆمەڵگادا هەیە و توانای ڕوبەڕووی سەرمایەدارەکانی نییە. و دووە هەواڵمان سەبارەتە بە ئاماری یان بەختکردنی ڕۆژنامەوانان لە جیهان و قوتابیان لە غەزە.
بەپێی ئاماری نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 2024 زاینیدا 12943 قوتابی لە هێرشەکانی ئیسرائیلدا بۆ سەر غەزە گیانیان لەدەستاوە و 122 هاواڵنێر لەوانە 14 لە سەرانسەری جیهان کوژراون. لەو کاتەوە شەڕی نێوان حەماس و ئیسرائیل دەستی پێکردووە نزیک بە 46,000 کەس لە غەزە گیانیان لەدەستاوە کە 12943 کەس قوتابی بوون. هەروەها فیدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەوانان ڕایگەاندووە کە لە ساڵی 2024 زاینیدا 122 ڕۆژنامەوان و هەواڵنێر لە سەرانسەری جیهان کوژراون کە 58 لە سەدیان خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتە عەرەبیەکان بوون. واتە 77 هەواڵنێر کە 64 کەسیان فلستینی، 6 کەسیان لوبنانی و 1 کەس خەڵکی سووریا بوو. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەشاد و بەختە.